à la civilisation musulmane. بنراتي بسوشش برلمانتار داني خصوصي كماري فرنسا مانكر وإما لنزيك ونيجراني كومانو وبشش زوري أم خلق زماوري هرمي كردستان من بير راجاندن لسر أو سوكاتي وبيرزيكا ببيغمبري خوا صلاة المخالي سر بكراوة أو كرويدا ولا فرنسا وإستار رودا من إما بيمان ناخوشة وبين نيجراني ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە ئێمە ئەو پەیامە ئێمە هیوادارین کە بگا بە دەسەڵاتداران و بەرپرسانی باڵای کوماری فەڕەنسا. ئێمە هاتین بۆ هەم ڕێز و سوپاسگەیاندنەوە بە گەل و حکوومەتی فەڕەنسا و هەم بۆ دەربڕینی پشتیوانیش بۆ هەر هەڵوێستێک کە ئێستا حکوومەتی فەڕەنسا و ڕایگشتی فەڕەنسا هەیبێت هەر هەڵوێستێک لە هەر پەرلەمانتارێک لە هەر لایەکەوە بوو بێت تعبیر لە پەرلەمانی کوردستان ناکا. ئەو کاتەی دەسەڵاتدارانی فەڕەنسا بێڕێزیان بە پیرۆزیەکانی موسڵمانان کرد ئێمە دژی وەستاینەوە و ئەوان پشتیوانیان کرد.